لکردستان همی زانین روز به روزه بارودوخ آزادی و آزادی را در برینه و مافی مروی برف خرابیه چید بلکه زورن یعنی ولی بهت گنج ما سر جاده بهت گرتن و بنگه پلیسا و بهت کشتن و کس خله نکت خدان و کس دیفچونه سر نکت و هندک بهانه بینن یعنی پراسینا ولی هاتیه ما مستای ما سر جاده بهت قطان ولی هاتیه روزنامه وانه ما بهت تیرور کنو بهت قطانه و ولی هاتیه چالاگوان آوان چندین سالا بهن زندان کردن تومت به بنما بود درست بکن آزادی را در برین روز به روز کردستان برف لاوازی و کزی آچی چوانه دهان کس روزه سر جاده مدبینن یه بین ما مستا خودت این حقن و دست تو خوش و بس خود ام نویرین سلاف کینه و ام نویرین لایک کی اللي بدم ام نویرین کامنت کی پست تو بدین ام نویرین وکی به هند خازا ما في خوب بکین او ترسه کی اولون کری او انا کن راست ما في وانه تاخرن و بعد چندین ساله بس هندی ترسيكا كاتا دليوانو وترسيكا جلا كامازنجي يعني خلك يلمالا خو دهن دست سر كم بنو لا نيدبو تومتا كابي بنما تشيكاتو بيش سالات زندانه و با بيكي هاتي كشتني والشيلاد زين نمونه بو روزنامه وانو كرويجي هاتي حكم كان حبس سالا ما نديت كاس خلب كتا خدان نمرو ويتوي نا چالاگوان نا لاين سياسي كاس اگر بود از گراگادن هندك اخذ بروي چندي روز بروجه اگر هر چالاگوانک هر روزنامه‌وانک کارک بسریحات با دیت بان مثلا خلقی که زور یا پشتوانی وید کن دستگاه را گاهندن حتی دادگاه 4 مرو ویدیجی دا چافی کن دادا خازا مافی خو کن بس روز به روزه اوت هنه گرتنه برای خوب دید گرن و زندان کن تومتا بوچت کن خلقی که دی ترساندی وگاوی دا خازا مافی خونا کن یعنی ولی بهد وگاوی کسک نویری داخوازا کاره بکد بوچی کاره بینه بوچی آفنی نه بوچی جادامن خرابه بوچی پاشک موچی من تخیبید بوچی پاشکفته من آدنه من بوچی من درمانین از پی بشمه دکتری من اساخه که هی یعنی مثلا خودنا که دیر شیر پنجاله او خرجینینه کو بهت و حکمتی خلینا که تا خدا نویری داخوازا مافی خوب بکد نشین یعنی بگاوی دوانه کش هر کسی کش ما بده ناوی برپرسه که بینین رجا دوی ده بن دادگاه و تومت که بچه کن آندشش شیوا کنه زندانه بش بر هنده روز به روز الهرم کردستان تایبتی کابینا یا نه یعنی ترسه که مازن وقتی هاتی جی هات بو کو ترسه که دل خلکی دا اوان بانگشان دکر بو کو هم دهن چاک سازی کینو و ده پروژه مازن مهبنو کردستان برف آقاره که برف دولت بونه برف گشک مازن ده بینو همیلایان و بس عکس هندی درکت مدید کل 2020 او چندین چالاگوان و ماموستا و روزنامه‌وان البادینان گرتینو حتی وگاوی زندان ده ماوی هندکای خلاص بوجی قانونی و چندی روز نهاتینه بردانه خۆی هەموو پەیمانە نێو دەوڵەتیەکان و دەساتیری هەموو وڵاتانی دیانەکە بچی تەماشا بکەی هەر هەمووی باسی قسەی جوانی تێدایە ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤ و ئازادی فلان حەقی سەفەر حەقی قسەکردن حەقی حکوومەت گۆڕی حەقی دەنگدان هەموو مافانەی تێدا هەیە بەڵام بەداخەوە ئایا هەر هەمووی جێبەجێ دەکرێت یاخود بەس قسەی سەر کاغەزە ئەگەر ئێستا لە لای خۆمان ڕادەست پێ بکەین بەڕاستی لەسەر ئازادی ڕادەربڕین لەو کەیسێ وەزعمان زۆر خراپە خەڵک زۆر لەسەر ئازادی ڕادەربڕین هەر دەزاوەکو نوکتەش کابرا شەو بەو پەڕی ئازادی و قسەی دەکە شەوی دوایە دەڵێ کاکە نەمزانی ئاگام لە خۆنە بوو مەسەلەن بەڕاستی لە مەسەلەی ئازادی ڕادەربڕین وەزعمان باش نییە لە هەرێمی کوردستان باجی لەسەر ئازادی ڕادەربڕین مەسەلەی ئازادی ڕادەربڕین و بێرگریکردن لە مافی خەڵک تووشی چه ئازارێک بوو تووشی زیندان بوو تووشی گرتن بوو تووشی دەیان تۆمەت کرایەوە جا بەڕاستی هەموو ئەو مافە جوانانەی کە لە دەساتیرەکان ئاماژەی پێکراگەر بێت و حکوومەتەکان ڕێز لە خۆیان و لە دەستورەکانی هەمبگرن خەڵک لەو پەڕی خۆشی ژیان دەبات سەر خەڵک حەز دەکات حکوومەتێکی هەبی ئالوگۆڕی پێ بکە کە خزمەت نیەکرد خەڵک حەز دەکاتن بەو پەڕی ئازادی ڕادەربڕینەوە بێتن قسە بکە خەڵک حەز دەکاتن هەموو ئەو مافانەی هەبیتن کە هەر هاوڵاتیشتر لەسەر ڕووی زەمین هەیتی حەقی لە سەفەر هەبیتن حەقی لە قسەکردن هەبی حەقی لە ئالوگۆڕی حکوومەت هەبی حەقی لەوەی هەبیتن بزانی داهاتەکەی لەو حکوومەتە چەندە شەفافیەت هەبی ئێمە ئەوانەمانەیە ئەگەر تاقیکردنەوەکمان بکەن من دڵنیام لە خوار 50 دەهێنی ئەگەر تۆ ئازاد نەبی لە ڕادەربڕین تۆ ئازاد نەبی لە زانینی ئەرقامەکان ئازاد نەبیتن لەوەی بزانی
شەفافیت هەیە لەو حکوومەتەیانی ئازاد نەبی لەوەی ئالوگۆڕی دەسەڵاتێک لە وڵاتەکەی خۆت دەبێت تابانەوە مافانە هەمووی سندراوەتەوە و خەڵکیش باجی قورسی دەداتن خلالی ئەو ساڵانەی دوای پاژنتیفازی کە ئەمە دەبا نمونەتی زۆر جوانی حکومڕانێتی پێشکەش بکەین بەڵام بەداخەوە و ڕۆژ بە ڕۆژ سمعەمان وەکو هەرێمی کوردستان لە مەسەلەکانی ئازادی ڕادەربڕین و انتخابات و ئالوگۆڕکردنی دەسەڵ لەو مەسائلانە بەڕاستی خراپین سمعەمان خراپ.